بە بۆنەی 16 ساڵی ئازادکردنی عێراق و ڕوخانی ڕژێمی سەدامی فاشیەوە وەکو دەستگای ژەم و مافەکانی مرۆڤ هەڵساین بە سازانی چالاکیەک بە بۆنەی ئەو ڕۆژەوە چالێکێکشمان لە کۆمەڵێک بابەت خۆی گرتبووە لە سازانی سیمینارێک بە ناونشانی دەرهاوشتە دەرونیەکانی سەردەمی ڕژێم و پێشکەشکردنی چەندین پارچەی موسیقی ئارامبەخش و بەخشینەوەی گوڵ بەسەر ئامادەبوانی چالێکەکەدا و کردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری لەلایەن نەوەی دووەمی بەرکەوتوانی چەکی کیمایەوە و پاشان هەنگێڕانێکی خنجیلانە بۆ ئەو کەسانەی کە ئامادەبوونە بە بۆنەی ڕۆژی ئازادکردنی عێراقەوە. ئامانجمان زیاتر ئاشناکردنەوەی دووەمی بەرکەوتوانی چەکی کیماییەوە و پێیان بڵێن کە لەم ڕۆژەدا گەورەترین ڕژێمی دنیا و لە عێراقدا کۆتایی پێهێنرات و ئازادی بۆ عێراق دەستەبەر کرا و ویسمان لەو ڕێگەیشەوە ئاسوودەی وەکو ئارامیەک بە ئەو بەشداروانە کە پێکاتبوون لەنەوەی دووەم و بەرکەوتوانی چەکی کیمایی لەناو دەستگاکەماندا ساز بین.